بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی و کەمبوونەوەی ئاو تەنگی بە ئاوارەکانی کەمپی عەربەت هەڵچنیوە و داواکارن لایەنی پەیوەندیدار بەدەمیانەوە بێن. بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانی و کوژاندنەوەی کارەبای ئەهلی کەمپەکە ئاوارەکانی پارێزگای ئەنبار لە کەمپی عەربەت ناچار کردووە لە خێوەتگەکانیان بێنە دەرەوە و لەبەر سێبەری درەخت و چادرەکانیان لە چاوەڕوانی هاتنەوەی کارەبای نیشتیمانی بمێننەوە. بشغل اشتغل العصر کارەبای مۆلیدە لە بەیانیان و عەسراندا بۆمان هەڵدەکرێت لە کاتێکدا زیاتر لە هەموو وەختێک نیوەڕوان بۆ ئێمە زەرورترە، بەڵام بەداخەوە لە گەرمای نیوەڕۆ ئێمە بێکارەبا و فێنکەرەوەین. والمای غەلیل گرفتی خزمەتگوزاریمان هەیە و بەهۆی بەرزی پلەی گەرما و نەبوونی کارەبای نیشتیمانی و کارنەکردنی مۆلیدەی کەمپەکەوە هەمووان هاتووینەتە دەرەوە چونکە ناو خێوەتگەکان زۆر گەرمە و لە هەمان کاتا کێشەی کەمی ئاومان هەیە. خدمات الماء زينة بس الماء شوية عندنا غليل حيل غليل. 307 خێزان لە کەمپی عەربەت نیشتەجێن و ئاوارەی پارێزگای ئەنبارن کە بەهۆی بێکاری و نەبوونی موچەیەک لەلایەن حکومەتی ناوەندیەوە ژیانێکی سەخت دەگوزارێنن. بس الحرارة وصلت تقريبا 50. پلەی گەرما چووەتە 50 پلە و کەمپەکان تاوی سندووە و لە ئێستاشدا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر جیهان هەیە. ئەم مەترسیەش کەمپەکانی لێ بەدەر نییە و لە هەمان کاتدا بێکاری یەکێکی دیکەیە لە گرفتەکان و هیواخوازین حکومەتی ناوەند موچەی مانگانە دابەش بکات بەسەرماندا و خێرخوازانیش چاویان لە هەژاران بێت. بەڕێوبەری کەمپەکە سەرڕای جەختکردنەوە لە گرفتەکان بەڵام دڵنیایی دەدات دۆخی ئاوارەکان هەرچۆن بێت لە ڕووی ڕێژەی کاتژمێرەکانی کارەبا و کەمی ئاو هاوشێوەی دانیشتوانی ناحەی عەربەتە و ئەوەی لە دەسەڵاتی ئەواندا بێت کەم تەرخەمی ناکەن. بە شێوەیەکی گشتی بارودۆخی ئاوارە و پەنابران جێگیرە تا حدێک بەڵام بە هۆی بارودۆخی ئەم ڕێکارانەی کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا گیراوەتە بەر هاتوو چۆ تۆزێ سنووردار کراوە ئەتوانین بڵێن وەکو سەرجەم خەڵکانی کۆمەڵگەی خۆمان ئەمانیش بارودۆخیان هەم لە ڕووی نەفسیەوە هەم لە ڕووی دارایە و تەسیری بۆ لەسەریان. خزمەت گوزاریەکان لە ئاو زۆر باشە کێشەی ئاومان نییە بەڵام کارەبا هەروەکو شارۆچکەی عەربەت چۆن کارەبای نیشتیمانی ڕۆژانە 7 ساعتە کوژێتەوە باقی کارەباکە ئەکەوێتە سەر مۆلیدە ئەهلیەکان کە ئەکەوێتە سەر حساب و گیرفانی ئاوارەکان خۆیان بەڵام بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی عامەگەر باز بکەین بارودۆخ باشە و مستەقڕە. ناحەی عەربەت بۆتە لانکەی ئاوارەکان بەو پێی ناحەکە 3 کەمپی لەخۆ گرتووە کە 2 کەمپیان تایبەتە بە ئاوارەکانی ناوخۆ و کەمپی سێیەمیشیان تەرخان کراوە بۆ ئاوارە سووریەکان و کۆی گشتی نزیکەی 22,500 خێزان لە کەمپەکاندا جێکراونەتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کەمپی ئاوارەکان لە ناحەی عەربەت.